سەلامەتی لەوە هەموو گەرم نیشتمانێک خۆم دەخوازم. بەڕای من ئەو نەخۆشیە بەهۆی خواردنەوەیە. ئەو خواردنانەی ئێستا کە لە وڵاتانی دەرەوە دێن بەڕاستی پێویستە وەزارەتی تەندروستی زۆر بە جوانی هۆشیار بێتەوە چکە لەوانەیە چەند جۆر خواردن لە ڕێگای قاچاق بێ بەبێ ئەوەی بپشکندرێت. هەمومان دەزانین ئەم نەخۆشیە هەم کوشندەیە و هەم پێویستی بە داراییەکی باش هەیە بۆی بتوانی بەرهەمگاری بیەوە. بۆیە داواکارمان لە حکوومەت و لایەنی پەیوەندیدار و ئەو کەسانەی کە توانای داراییان باشە بتوانن هاوکاری ئەم نەخۆشانە بکەن، چونکە هەمومان دەزانین لە چه ئازارێک و ناخۆشیەکدان. هۆکاری توشبوانی نەخۆشی شێرپەنجە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆری کارگەکان و نەبوونی مەرجی تەندروستی لە کارگەکان. ئەمەش بە دەرەجەیەک حکومەت بەرپرسیارە لەم هۆکارەکە نەبوونی مەرجی تایبەت لە زۆربەی کارگەکان. بەڵام بە تاکید بەتەنها حکومەت بەرپرسیار نییە لێرە، ئێمە وەکو هەر تاکێکی ئەم نیشتیمانە بەرپرسیارین لەوەی کە یارمەتی نەخۆشیانی توشبوانی نەخۆشی شێرپەنجە بدەین.